حکوومەتی عێراقی بۆ دەستور جێبەجێ ناکە ئەگەر دەستوری جێبەجێ بکردایە ئێستا ئەم کێشانەی لە بینی هەرێم و بەغدا هەیە ڕووی ئەدا نا بۆ مادەی ١٤ جێبەجێ ناکە ئەگەر جێبەجێی بکردایە ئێستا لەسەر نەوتی کێشەیەکە بوو لەسەر غاز کێشەیە بوو ئۆباڵی ئەم کێشانە لە دەستپێکە و باڵە سەرکێکەیە کەوێتە دەست حکوومەتی عێراقی لەم لاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێی من کاتێکی زۆری لەدەستدا ئەبوایە حکوومەتی کوردستان دەمێک بوو ئەم کێشانە لەگەڵ بەغداد کێشەی جێبەجێنەکردنی دەستور کێشەی پرۆژەی نەوت و غاز کێشەی بودجە و موچە کێشەی چەکدارکردنی پێشمەرگە ئەوایە دەمێکە حکوومەتی کوردستان لەبەرەوەی لەسەر حەقە زووتر پێی داگرتایە لەسەر ئەم مافانە ئێستا ئایا حکوومەتی عێراقی شەڕ هێز بەکارهێنیانە هیچ شتێک لە سیاسەت دوور نییە بەڵام من ئەوەنەی نەخشەی سیاسی عێراق خوێنمەوە ئەوەی کێشەکانی هێزە سیاسەکانی ناو عێراق خوێنمەوە ئەم ساڵ و ساڵی ئایندە ئەمە بە نزیک نابینم ئەمە ئیلا بە دەسیسەی دەوڵەتێکی ئیقلیمی هێز بینێن لەسەرمان ئەمە مەوزوعێکی ترە ئەگینا ئێستا دەوڵەتی عێراق خۆی وەکو خۆی توانای ئەوەی نییە ئەم کارە بکای بەرامبەرمەوە پاساوی ئەوەشی نییە چونکە بوارێکی زۆر ماوە بۆ گفتوگۆ بوارێکی ئێجگار زۆر ماوە بۆ گفتوگۆ ناکرێت لەسەر ئەم کێشانە پێش ئەوەی دوا دانیشتەکانی گفتوگۆ ساغ بێتەوە بڕیاری هێز ناردە سەرمان بکە ئەمە بە عەقڵێتی سەدامیە گەبیر لە هێز ناردنە سەر کوردستان بکەن